سەبارەت بە ئافرەت ڕۆڵی لە کۆمەلگا با بڵێن لە چاو ساڵانی تر ئافرەت بۆچی کەمیێتە بەشی شان و نەکرد بەشی شان و بەشەکانی تر سەبارەت بە چالاکی هوەرەکان لە هەموو بوارێک سەرەتا ئەتوانین بڵێن بۆ بەهۆی ڕێگریکردنی ماڵەوەیە بەهۆی کللتورەوەیە عادەتەن سەبارەت بە هوەرە جوانەکان لە ماڵەوە ڕەنگە خێزانی دایکی باوکی خوشکی برای کە سوکاری ڕێگەی پێنەدەن یعنی بە شتێکی تری باشتر وایە بڵێن ڕەنگە شتێکی تریان پێ باشتر بێ بۆ نمونە بڵێن کچ بڕاتە کۆمپیوتەر بڕاتە زانکۆ بچێت ببێ بە پارێزەر لەوە باشتر بچێت بۆ مەحات یعنی ئەمە قسەی کولتورە بەداخەوە بەڵام ئەگەر ئافرەت ڕۆڵی هەبێت لە کۆمەلگا بەتایبەت لە شانۆ ئەمە خۆی بۆ خۆی شتێکی زۆر زۆر باشە بۆ نمونە ئێستا من وەکو ئافرەتێکەمە شانۆیەک بکەم بە باس لە کیمیاباران بکەم باس لە هەڵەبجەی شەید بکەم باس لە ئەنفال بکەم ئەگەر من وەکو ئافرەتێک نەتوانم خەم و ئازاری دایکە ئەنفالەکانمان ئەوانەی کە جەرگەکانیان ڕۆشتون ئەوانەی کە کچیان ئەوانەی کە بێوەژن کەوتون لە ماڵە بۆی ئەوەی هاوسەرەکانیان لە شەڕی داعش لە دەستداوە ئەگە من وەکو ئافرەتێک ئەو خەمە بە شێوەیەکی شانۆیی نەچمە سەر تەختەی شانۆ بۆ بینەری دەرببڕم نەوەکانی دوای خۆشمان نازانن یعنی ئەنفال چییە من خۆم بۆ خۆم تەمەنم ئەوە نییە تاوەکو ئەنفالم بینی بێ بەڵام بیستومە لە گەورەکانەوە ئێمە ئاستاوین وەکو ئافرەتان حتمما بە پشگیری مامۆستاکانمان حتمما بە پشگیری لایەنە پەیوەندیدارەکان هەستاوین نمایشێکمان ئامادە کردووە نەکرد نمایش با باس لە ڕۆڵی ئافرەتکەین لە کۆمەلگا با باس لە کێشەی کۆمەڵایەتیەکان بکەین باباس لە زۆر شتی تر هەیە بچووکترین شتیان ئێستا ینی ئەمە خۆی بۆ خۆی ئافرەت کە بەشداری نەکات پێش هەموو شتێک کللتور چەند تێدەگۆشێت هەمن داواکانی بە باو گەورە دەکات کەچی تۆش لە بێنام چەندشێکی هیچە ڕۆژی 100 جار لەبەر چاوی خەڵک تاوانبار دەکەیت ڕەخت لێم دەبێتەوە بێزار دەبێتەوە ئەلبەتە دەرنەکەوتنی کەس لە بواری شانۆدا وەک دەرهێنەرێک کە من قساکەم هۆکارەکانی فراڕەهەندە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بەڕاستی هونەر نەبووەتە پیشە لە وڵاتی ئێمە نەبووەتە سەرچاوی داد بابەتێکی تر لایەنە کللتوری و نەریت و ئەوانەیە وەک ئێستا شوەکو جۆرێک لە عیبە سەیرەکرێت ڕێگە نەدان لە ماڵەوە کاروبە کاریگەری دەوروبەر ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بە بۆنەی دەرەکەوتنەوە دیارە پەیمانگەی هونەرجوانەکانی کفری لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 2001 تاوەکو ئەمڕۆ نزیک بە 600 مامۆستای پێگەیاندووە لەو نێوەندەشدا کە بەشی شانۆ وەکو کۆڵەکەیەکی ئەساسی نزیک بە 100 خوێندکارێکی شانۆ لە مەجای بەتایبەتی کچان توانیوانە پەیمانگەی هونەرە جوانەکان تەواو بکەن و ئەمڕۆ هەموو ئەو ڕێکخرا و گروپانی لەسەر ئاستی گەرمیان لە مەجای هونەریە کارەکەن بەرهەمی پەیمانگەی هونەرە جوانەکانە بەڵام هونەرمەندان بە تایبەتیش کچان کە لەسەر تەختی مەسرح نابینرێت کۆمەڵی هۆکاری خۆی هەیە گرنگترینیان ئەو هۆکارانن کەوا هیچ پاڵپشتێکی دارایی ناکرێن و ناتوانن لە پاڵ هونەرەکانە بژێوی ژیانیان دابین بکەن بۆیە پەنا ئەبەنەبەر کاری تر یان دوورەکەونەوە لە مەجالە هونەریەکە ڕاستە بۆ ئەمڕۆ لەوانەیە کچان لە سەر تەختی مەسرح کۆمەڵێک گرفتی تریان توش بێ لەوانە توانج و قسەی ئەملا ئەولا بەڵام لە پاڵ ئەمەشاد دەیان کچی ئازامان هەیە دەیان هونەرمەندی ئازامان هەیە کە ئەتوانن ڕۆڵ بگێڕن ئەتوانن لە ڕێی هونەرەوە پەیام بگەێنن لە هەموو بۆنە و مناسەبەکاندا بەڵام بەداخەوە ئەو قەیرانە دارایی کە ئێستا بەرۆکی وڵاتی گرتووە ئێمەش بەدەر نەبووین لین و ئێمە وەکو پەیمانگە ناتوانین پاڵپشتێکی دارایی زۆری ئەو خوێندکارانە بکەین یان بەرهەمەکانمان بە شێوەیەک لە شێوەکان فراوانتر بکەین و لاینی سپۆنسەر و وزارەتی ڕۆشنبیری و لاینی پەیوەندیداریش بەداخەوە نەیخستوەتە ئەولوێتی کارەکانیەوە بۆ ئەوەی ڕۆڵی کچان باشتر و باشتر بکرێت بۆیە ئەمە بە گرفتێکی سەرەکیە زانین کە ئەمڕۆ هونەرمەندانی کچ زۆر بەکەمی دەرئەکەون هۆکاری ئەساسی ئەوەیە نەیانتوانیوە یان هونەر نەیتوانیوە ژیانێکی شەرەفمەندانەیان پێ ببەخشێت ئەویش لە دەستەبەرکردنی ژیانی ڕۆژانەیان بۆیە پەنایان بردوۆتە بەر ئیشی دووەم و ئیشی سێیەم بۆ بژێوی ژیانیان ئەگەر هاتوو لاینی پەیوەندیدار
پاڵپشتی کچان بێ بە دڵنیایە و دەیان کچی ئازامان هەیە دەیان مامۆسای کچی بەتوانامان هەیە ئەتوانن ئەسپی خۆیان تاودن لە مەجای هونەر و لەسەر تەختی مەسرح.